ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. دیارە خۆشەویستەکانم لەم مانگە پیرۆزەیە ئەوەی زیاتر پیادە ئەکرێ و ئەوەی کە زیاتر ئەکرێ شان بەشانی ڕۆژ و نوێژە. بە پێوە بوەستم، ئەبێ تەحیات بخوێنم، ئەبێ خوای گەورە تەعزیم و تەمجید بکەم، ئەبێ بچمە ڕکوع دوایی بڵێم سبحان ربي العظيم سبحان ربي العظيم، ئەبێ بەرز بمەوە بڵێم سمع الله لمن حمده سبحان الله. خوای گەورە ئاگای لەو کەسەیە کە سوپاسێکە، بەڵام من ئاگام لە خوام نییە کە قسەی لەگەڵاکەم. بەداخەوە خۆشەویستەکەم دوایی بچمە سوجود، لە سوجدە بەرز بمەوە. ئەتوانم ئێستا قسە لەگەڵ خوایە بکەم، یەک ڕکاتم کرد، دوو جار شوشتم برد، ئەتوانم ڕێگەم پێبن، یەک جار لەگەڵ خوای گەورەیە یەک سەلام لەخوا بکەم. نا، هەستەرەوە جارێکی تر ڕکاتی دووەم بکە، هەستەرەوە جارێکی تر بڵێ الحەمدولله رب العالمین، خۆ بناسێنەرەوە، خوا بناسێنەرەوە، خوای گەورە تەعزیم کە لە دووتا سوورەتێکی تر بخوێنە، دیسان بڵێ الله ئەکبەر، دیسان دابزەرەوە. اینجا دوو جار سوزدە بەرە أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد. دوای ئەوە هەستەرەوە کاستایتەوە لەم سوژدەیە اینجا دانیشە وەکو عەبدێکی زەلیل لە بەردەمی خوای گەورەیە. اینجا مەجالی یەک سەلامت هەیە بڵێ التحیات لله، سەلام لەخوا، سڵاو لەخوا، تەحیە بۆ خوا. لەبەرەوە تۆ دانیشی بەرامبەر بەم خوای ئەڵێی التحيات لله، سڵاو لەخوا، سەلام لەخوا. نوێژ بۆ ئەوە دانراوە لەگەڵ خوای گەورەیە قسە بکەی، بەڵام لە هیچ کات لە حەرەکەکانی نوێژە مەجالت پێ نادرێ سەلام لەخوا بکەی تەنها لە تەحیاتانە بێ. کەلیمەی التحيات لله کەلیمەیەکە لە قورئانە نەهاتووە، کەلیمەیەکە لە حەدیسی پێغەمبەری خوا نەهاتووە صلی الله علیه وسلم، تەنها جارێک و تەنها بۆ ئەو شوێنە بەکار هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ خزمەتی خوا فرمي التحيات لله. خوای گەورە فەرمی السلام عليك أيها النبي، سلام بەسەر تۆ بێ ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش ئەیزانی ئەڵێ چی، باش ئەیزانی سلام لە چی ئەکا. بۆیە فەرمی خەدیجە ئەوە جبریلە، سلامی خوای بۆ هێناوی، ئەفەرمێ ئەی خەدیجە خوای گەورە سلامت لێ ئەکا. فقهی خەدیجە ئەزانێ سلام لە خواوە یعنی چی، کە تۆ خوا سەلامت لێ بکا یعنی چی، چۆن حاڵیە بی لەمە. ئەویشە فەرمێ اللهم أنت السلام ومنك السلام فحينا ربنا بالسلام. سلام لخوا ناکرێ چونکە سلام جۆرێکە لە دوعا، خوا سەلامت لێکە ئەی خەدیجە، بەڵام ئەفەرمێ خوای گەورە خۆی سەلامە، سەلام لەوەیە، سەلامیش هەر بۆ ئەو ئەگەڕێتەوە، بەڵام التحیات لله، سڵاو لەخوا، سەلام لەخوا. خۆشەویستەکەم ئایا فێری ئەمە بووین کە دائانیشین وەکو عەبدێکی زەلیل هەموو ڕۆژێ لە بەردەمی خوای گەورەیە، کە ئاوا کەوتین لە پێ بووینەوە، لە قاج بووینەوە، وەکو ئینسانێک کە لە بڕبڕێەوە ئیش نەکا، لە فەقەراتێەوە ئیش نەکا، لە ناو تەحیاتا دانیشتین، لەسەر چۆکەکانمان دانیشتین. ئەمە یەکێکە لە موقیفە هەرە زەلیلەکانی عەبد بەرامبەر بە سەییدەکەی، بەرامبەر بە خواکەی. یعنی خوایە من قاچم نییە بڕۆم، ناتوانم هەستم، هیچی ترم پێ ناکرێ، ئەوە تە قاچم شەلەلە لە خوار ئێمەوە بەنج کراوە و ئیتر ئیش ناکا، من دانیشتوم لە بەردەم و حوزوری تۆیە، بە چۆکا کەوتوم، بەس دەست و زمانم ئیشەکە، ئەویش دەستم بەرز کردوتە و داوا لە تۆ ئەکەم لە تەحیاتە، زمانم بۆ ئەکا، زمانیشم هاوار لە تۆ ئەکا، دوعا لە تۆ ئەکا، لە تۆ ئەپاڕێتەوە. ئەمە جملەیەکە تۆ فێر ئێڵەیتەوە، دووبارەیەکەیتەوە التحيات لله السلام عليك أيها النبي، سلام لەسەر پێغەمبەری خوا. یعنی خوایە سلام و تەحیات لەسەر تۆ بێ، سلامیشمان بە پێغەمبەر بکەێنە، بەڵام ئاگامان لێی نییە، ئەبێ بشوەستی ئاوا التحيات لله، سلام لەخوا. وەقفەیەکی تایە، مدێکی تایە، بەس لە تەحیاتە 16 تا 18 مد هەیە، دیێشکردنەوە هەیە. التحيات الصلوات الطيبات 16 مدی تایە، پاشان لە هەموو کلمەیەکە لە هەموو حرفێکا بێ بوەستی بۆ ئەوەی کە خوای گەورە وەڵامە باتەوە.
بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلامەکە جواب باتەوە لەبەرەوە ئەبێ بۆستی لە کاتێکا تەحیات ئەڵێی لە کاتێکا ئەڵێ التەحیات لله ئەبێ بۆستی ئەبێ ئاگاشە لە سەلامەکەو بێ زۆر عیبە هەموو ڕۆژە بەخوا بڵێین هەموو ڕۆژە حەڤە جار بەخوا بڵێین التەحیات لله خوایە جان سڵاو لە تۆ درۆ ئاگامان لە تەحیاتمان نەبێ ئاگامان لە قسەکانمان نەبێ ئاگامان لە سەلامەکەمان نەبێ نازانین تەحیات ئەبێ بەم ڕۆحیەتە بخوێنرێ ئەبێ لەسەر خۆ بخوێنرێ ئەبێ بە بێدەنگی بخوێنرێ ئەبێ لەگەڵ خوای گەورەیە سەلام بکەی سڵاو بکەی التەحیات لله سڵاو لە خوای گەورە الصەلەوات سەلام لە خوا خۆشەویستەکەم ئەم سەلامە هەروە گاڵتە نییە نەکەن هەروە فڕێی بن نەکەن هەروە زایعیکەن وەڵڵاهی کە نامەی جەژنت بۆ دێ کە سەیرەکەی نووسراوە خۆشەویستم ئازیزەکەم جەژنی ڕەمەزان لە خۆت و خانەوادەی بەڕێزە پیرۆز بێ زۆر جار تاقەتی نییە بیخوێنیتەوە بۆ چونکە ئازانی ئەم نامەیە بۆ زۆر کەسی تر نێراوە ناوی توی تیان نییە باسی تۆشی تیان نییە هەر نووسراوە بەڕێزەکەم ئازیزەکەم خۆشەویستەکەم کاکەکەم دادەکەم ئەمە بۆ زۆر کەسی تر چووە لەبەرە تۆ ناو ئەبەی کە ئەڵێی التەحیات لله سڵاو لە خوا هەتا ئێستا ئێمە زانیمانە ئاوا نوێش بکەین هەتا ئێستا کە نەزانیمانە ئاوا بڵین لەگەڵ خوای گەورەیە چاوەڕێ بین کە سەلاممان کرد خوای گەورە سەلامەکەمان جواب باتەوە بڵین التەحیات لله الصەلەوات الطیبات السلام عليك سەحابەکان چییە فەرموون سەحابەکانە فەرموون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يعلمني التحيات كما يعلمني السورة من القرآن پێغەمبەری خوا تەحیاتی فێرە کردم کەفی بەینە کەفەی دەستم لەناو دەستیا بوو وەکو چۆن سوورەتێکی قورئانی فێرکردمایە ئاوا ئەوەستا یعنی چی؟ یعنی تۆ کە بە نوێژەوە لە پێوە ئەوەستیت ئەڵێ الحەمد لله رب العالمین دوایی سوورەتێکی تری قورئانە خوێنی ئەگەر ئەمە نەخوێنی نوێژەکەت بەتاڵە ئەگەر لە تەحیاتە ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخوێنی نوێژەکەت بەتاڵە ئادەی ئەوانەی کە ئەڵێن حەدیس ئەسڵێکی نییە فاتحە بە دەنگی بەرزە خوێنرێ ئەزان بۆ ئەزان فاتحە بۆچی بە دەنگی بەرزە خوێنرێ لەبەرەوەی کە تۆ فاتحە بە دەنگی بەرزە خوێنی لە شەوە بەس لە تاریکاییەکانە بۆ چونکە دنیا متە کاتی نوێژی بەیانی کاتی نوێژی مەغریب کاتی نوێژی عیشا لەبەرەوە تۆزی ئەم متیە بشکێنی ئەم خەواڵویە بشکێنی الحەمد لله دەنگ بەرزەکەیتەوە بەڵام لە کاتی نوێژی نیوەڕۆ ئەسرا دنیا ڕووناکە جەنجاڵە خەڵک لەسەر ئیشە ئەبێ جەنجاڵەکە کەم بکەیتەوە لەبەرەوە لەژێر لێەوە فاتحە نەخوێنی دەنگ بەرز ناکەیتەوە بۆ ئەوەی کە جەنجاڵەکە کەم بکەیتەوە بەڵام فاتحە بە دەنگی بەرز و نزمە خوێنرێ بۆی خەڵک فێر بێ بەڵام کەسێکم پێ بڵێن لە تەحیاتە یان ئیمامێ بە دەنگی بەرز تەحیات خوێنێ نەخێر نییە کەواتە تەحیات بە حەدیث پێمان گەیشتووە لە دەمی پێغەمبەری خواوە بە دەمی سەحابەکانە گەیشتووە بە ئێمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەکانی فێری تەحیات کردووە بۆ ئەوەی کە فێرمان کا چۆن قورئان بە پێوە ئەخوێنرێ حەدیثیش لە کاتی تەحیات و دانیشتنە ئەخوێنرێ بۆ چونکە هەردووکیان تەواوکەری یەکترن فاتحە و نەخوێن نوێژەکەت تەواو نییە تەحیاتت نەخوێن نوێژەکەت تەواو نییە ئەبێ هەردووکیان بخوێنی ئەگاتان لێی بێ ئەمە ڕەت ناکرێتەوە ئەمە ئینکاری ناکرێت خۆشەویستەکەم لەبەرەوە کە توێ نوێژەکەیت بە دەنگێکی نزم ئەڵێ التەحیات لله سەلام لە خوای گەورە سڵاو لە پەروەردگارم تەحیات ضرورەتێک کە ئینسان ئەبێ بیزانێ ئەبێ بیڵێ ئەبێ ئەمری پێ بکە نەوتنی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قبوڵی نەئەکرد یەک کەلیمە لە تەحیات زیاد بکرێ یاخود کەم بکرێ سبحان الله يعني عين القرآن تعامليان لقلا كرت بلى عين القرآن تعامليان لقلا كرت قبوليان نبو تحيات زيادو كم يبرو كسبويني لخويا هيج بتحياته وبنيه هيج زيادو كم يكيل يبكى بو چونك أما كلامك خوافيري كردوين كقسي لقال خويا بيبكي الله كلامك أجر فيري نكردين أبمان وشي أدي برام
تۆ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بەر ڕووی خوا بیتەوە چی بەخوا ئەڵێی؟ حەزەکەم پرسیارێ بکەم هەر یەکە لە ئێمە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە قیامەتە ما منكم إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان ئەگەر هەر یەکەمان لە ڕۆژی قیامەتە چووینە بەردەمی خوای گەورە بڵین چی؟ کەلیمەیەک هەڵبژێرە بە خوای بڵێیت ئەچینە بەردەمی بڵێ وكلهم آتيه يوم القيامة فردا هەمومان بە تاکی ئەچینە بەردەستی خوای گەورە هەر یەکەو با قسەیەک با سەلامێک با وتەیەک بۆ ئەو ڕۆژە حازر بکە ئەڵێن چی؟ قسەیەکتان پێیە؟ کەس هەیە بتوانێ غەیری ئەوە بڵێ التحيات لله الصلوات والطيبات هەر ئەبێ ئەمە بڵێنەوە هەر ئەبێ ئەمە دووبارەکەینەوە چونکە لەمە چاکتر شک نابین بەخوای بڵین دوای بڵین چی؟ دوای بڵین السلام عليك أيها النبي سلام لە تۆ ئەی پێغەمبەری خوا الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەفەرمێ هەر کاتێک هەر کەسێ سەلامێکم لێ بکە خوای گەورە مەلایکەتێکی داناوە لە جیاتی من سەلامەکەی وەڵامەداتەوە وایە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک سەلامێکم لێ بکا لە ئومەتەکەم بڵێ السلام عليك أيها النبي سلام لە تۆ ئەی پێغەمبەری خوا إلا رد الله علي روحي إلا خوای گەورە ڕۆحەکاتەوە بەبەرما فأرد عليه السلام سلامەکەی وەڵامەدەمەوە بەڵام تەسەورەکەنم سەلامانی ئێمە لە پێغەمبەری خوایکین لە تەحیاتەکانمانە هیچی وەڵامی هەبێ هیچی جوابمان بدرێتەوە نە بەخوا ئەڵێن السلام عليك أيها النبي خوا گوناحمان ناگا پێغەمبەری خوا بفەرمێ السلام عليك يا إبراهيم السلام عليك يا محمد السلام عليك يا فلان يا شێرزاد يا شلێر بەڵام ئێمە کە سەلامەکەی لە پێغەمبەری خوا ئێمە ئاگامان لە سەلامەکەمان نەبووە کە لە پێغەمبەری خوامان کردووە بەڵام ئەو ڕۆحی کرێتەوە بەبەرە سەلامەکەی ئێمە جواباتەوە تو ئەخوای شتی وا ئەبێ شتی وا مەقبولە تخوا شەرم ناکەین کە پێغەمبەری خوا فەرمێ سەلامەکە ئەدەمەوە نا ئەفەرمێ هەر کەسێک سەلامم لێ بکە خوای گەورە جوابی سەلامەکەی داتەوە الله لەسەر و حەو ئاسمانەوە فەرمێ تۆ سەلامت لە پێغەمبەر و خۆشەویستەکەی من کرد بەڵێ خۆشەویستەکەی من لە ژێر گڵایە خۆشەویستەکەی تۆش لە ژێر گڵایە بەڵام من لە جیاتی ئەو سەلامەکە جواب بدەمەوە بەڵام خۆش نییە ئێمە سەلام کەین ئاگامان لێ نەبێ کە ئەڵێن السلام عليك أيها النبي سڵاو لە تۆ ئەی پێغەمبەری خوا سەلام لە تۆ ئەی پێغەمبەری خوا توخوا سەیری شوێنکەوتووی ئەحزابەکان کەن لە کاتێکا لە تەلەڤیزۆنەوە سەلامێ بۆ ڕەیسەکەی ئەنێرێ بۆ گەورەکەی ئەنێرێ تخوا چۆن سەلامی لێکە چەند بەدڵەوە مایکەکە ئەگرێ سڵاو ڕێزمان هەیە بۆ کاک چەند بەشپرزەیی چەند بە حەماسەتەوە نازانێ لە خۆشییا چی بڵێ ئەمە سەلامکردنە تخوا ئێمە ئاوە بە پێغەمبەری خوا ئەڵێی نا هەر کەسێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە وعدی پێداوم أفرمي من صلى عليك يا محمد صلى الله عليه به عشرا وملائكته أفرمي هر كاتك هر كسي صلواتي لسرتو باي محمد كالين اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد خواي قورة دجار صلوات لسر أو كسادا دجار خواي قورة أو كصفاقة كاتوا بس خوي چيتر مەلایکەتەکانیش سەلام جواب بدەنەوە هەرچی مەلایکەتی ئاسمانە سەڵاواتەکەی تۆ ئەسێنێتەوە بۆ پێغەمبەری خوا ئەڵێ خوایە سەڵاوات بەی لەسەر کاک فڵان کەس بە یەک سەڵاواتی تۆ لەسەر پێغەمبەری خوا هەموو مەلایکەتەکانە وروژێن هەمووی سەڵاوات لەسەر تۆ ئەدا بەڵام ئێمە خۆمان ئەگامن لە سەڵاواتەکەی خۆمان نیە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ملايين مەلایکە لە ئاسمانە هەمووی سەڵاواتەدا بخوا من زۆر جار شەرمەزارە بم کە هەست دەکەم تا ئێستا چۆن ئاوانێشم کردووە چۆن ئەبێ ئاوانێشمان کردبێ ئەمە کەی نوێژ بۆ ئێمە کردومانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەندێکتان هەیە 60 دانە ساڵ نوێژەکە بەڵام ئەو نەی لێ قبوڵ نەبوو إنا لله وإنا إليه راجعون
مام حاجی ئەڵێ من 40 ساڵە نوێژەکەم یەم بۆ مزگەوت دەست نوێژەگرم بەیانی زوو بە هیلاکی بە سەرما بە گەرما نوێژێکی جەماعەتم نەفەوتاوە نوێژەکانم بە هەموو کردووە 12 کات سونەتم کردووە هەموو ڕۆژێ ئێمە ئەزانین نوێژ زۆرەکەین بەڵام نازانین چۆن نوێژەکەین لە چەندێتیە هیچ عیبمان نییە بەڵام لە چۆنێتیە تێکەوتوین بەڵێ پارەمان پێیە هەمووی پاری چاک الحەمدولله گیرفانمان واڵا مشکلەمان نییە بەڵام هەمووی پاری تەزویر و قەڵبە هیچی ناخوا الله ئەم پارەیە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان پێمان بگرن لەوانەیە ماڵێکی قەڵب بێ لەسەرمان بڵێ ئەم پارە تەزویرە لەکوێوە هێنا لەکوێ پەیا کرد چۆنە پەیا کرد ئەمە پارەی ئێمە نییە ئەمە پارەی ئەم دەوڵەتە نییە ئەم پارەی فسفۆڕەکەی تیا نییە تۆ لەکوێتەوە هێنا ئەترسم نوێژەکانمان ڕۆژێ لە ڕۆژان بێ نەک پاڵ پشمان بێ بەڵکو و پشکێنمان بێ و محاسەبەی لەسەر بکرین بۆ چونکە نازانین چۆن سەلام بکەین چونکە نازانین چۆن بڵێین ئەسەلام عەلەیکە ئەیوهە النەبی سەلامی خوا لەسەر تۆ بێ ئەی پێغەمبەری خوا تەواو نا ئەی ئێمە ئەی خۆمان بیر نەچێتەوە ئاگاتان لێ بێ دوعا بۆ خۆشمانەکەین السلام علينا السلام علينا وعلى عباد الله الصالحين سلام لسر ئێمەش سڵاو لەسەر ئێمەش بەخشندەیی و لێبوردەییش لەسەر ئێمەش لێخۆشبوون لەسەر ئێمەش بۆ هەموو عەبدێکی ساڵح کە خوای گەورە دروستی کردووە یعنی ئەم برایم کە لە تەنیشتمەوە دانیشتووە نوێژەکە دوعای خێر بۆ منەکە و سەلام لێکا بڵێ منیش دوعا بۆ ئەوەکەم دوعا بۆ هەموو ئەوانەشەکەم کە ئێستا لە دەوری کەعبە تەوافەکەن لەگەڵ منا تەراویحەکەن لە سەرانسەری جیهانە بڵێ بە یەک ڕیتم هەموومان ئەڵێین السلام علينا وعلى عباد الله الصالحين سڵاوی خوا لەسەر هەموومان سڵاوی خوا لەسەر ئێمەش بێ لەبەر ئەو کەسی کە نوێژ ناکا تەنها زەرەری بۆ خۆی نییە زەرەر لە منیشەدا چونکە من سەلامێک لێخۆشبوونێکم لێوە بۆ نەهات زەرەرم لێ کرد لەبەرەوە بێ زوو دەستی بگرم و پەلی بگرن فێری نوێژی کەم بۆ ئەوەی کە سەلامەکەی ئەویش بگاتە من لەبەرەوە هەر برایەکە پێی گەیشتی بڵێ وەڵڵاهی برام من لە نوێژەکانە دوعای خێرە بۆکەم درۆ نەکردووە ڕاستی لەگەڵاوتووە زۆر جار دەستەگرن ئەڵێ خوا برا دوعای خێرمان بۆ بکە ئەڵێ بخوا لە هەموو نوێژەکان من دوعای خێر بۆ تۆکەم دوعاکەش وایە قسەکەش وایە دروی پێوە نییە مبالەغەش نییە بەڵام السلام علينا سڵاو لەسەر ئێمەش لەسەر چێش وعلى عباد الله الصالحين لسر عبد صالحكاني خوا يعني كمن سلامكم سلام لسر همو عبدك صالحي سر أرزكم بلى سلامك أنوسم عليهم السلام علينا وعلى عباد الله الصالحين على السنت على سليك the name ناوك دياريكا سليك the name ناوك دياريكا بوشي أنيري أم سلامة السلام علينا بو همو إيما أم سلامة بو شيتر وعلى عباد الله الصالحين يك دوان سيان نا أبي بنسي select all تحديد الكل همو دياريك بو همي بني أم سلامة السلام علينا وعلى عباد الله الصالحين سلام لسر همو عبدك صالحي خوابه لو روجي خواي قور آدمي دروس كدوا حتى قيامة طواوبه سلام له هميان أكي بلي أي أم سلام بو من ناقرته بلي أجر من لم رخراوة يا ناوم هبه لم ناديم يعني يا ناوم هبه لناو أم صالحين وبياو شاكان يا ناوم هبه هرشي سلامك ليه تا روجي قيامة يتسر رصيد ويتسر حسابي منيش لەبەرەوە زوو دڵنیابن ناوی خۆتان لەناو ئەم پیاو چاکانەیان نووسیوە لەناو ئەم پیاوە ساڵحانەیان نووسیوە بۆ ئەوەی کە تا ڕۆژی قیامەت چاکەکانی نەوەستەیە هەر کەسێ سەلامی کرد لە نوێژە کە تا ڕۆژی قیامەت نوێژ کۆتایی پێ نایەت ئەم سڵاوە بەشێکی ئەم لێ خۆشبوونە بەشێکی تۆ بگرێتەوە الله خۆشەویستەکەم السلام علينا وعلى عباد الله الصالحين دوایی أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله یەکەم ڕوکنی دووەم ڕوکنی ئیسلام چییە؟ دووەم ڕوکنی ئیسلام دووەم ڕوکنی دەم خۆش دووەم ڕوکنی ئیسلام چییە؟ ئافەری ئەی یەکەم ڕوکنی ئیسلام
یەکەم ڕوکنی ئیسلام چییە؟ شەهادەیە. ئەی خێرە شەهادە هاتوتە تەحیاتەوە؟ نەئەبوو لێرە بوایە، ئەبوایە بماوتایە الله ئەکبەر ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوڵ الله. چکە یەکەم ڕوکنە. بێ ئەمە نایەتە ناو ئیسلامەوە، بەڵام نا ئەبێت نوێژەکەت تەواوکەی لە ئەخیرە ئەم بەیعەتە تازەکەیتەوە، ئەم پەیمانە تازەکەیتەوە، بڵێ ئەشهەدو ئەن لەسەر عەهدەکەم، لەسەر پەیمانەکەم خوا وەکو خۆی ئەناسم، پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەکو خۆی ئەناسم، ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. سبحان الله، چەند عەزەمەتە، چەند گەورەیە. ئەلێرانەیە لەناو تەحیاتە ئەبێت ڕوکنی یەکەمی ئیسلام دووبارەکەیتەوە. لەشوی تراوتوتە مامۆستاون هێڵ الله ئەکبەر الله ئەکبەر بۆ نوێژ، الله ئەکبەر الله ئەکبەر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله. ديسان أشهد أن محمدا رسول الله. ديسان سلامك تولى بيغمبري خوا. ديسان وشايتي ديت وك خواي جورا حقا، خواي جورا تاكا، خواي جورا شريكي تري لقلنيا. ديسان وشايتي ديت وك بيغمبري خوا صلى الله عليه وسلم، بيغمبري آخري زمان ورسولي خاتمه. لنيجا دوباره كيتوا علي رجاليك دوباره كيتوا ئەگات لێی بێ، یعنی هەر چوار دەوری نوێژت گیراوە بە تەوحید بە شایەتمان پێش ئەوەی کە سەلام بیتەوە، پێش ئەوەی کە سەلام بیتەوە ئەنجا فەلیخەیر من المەسئلەة ما شاء. ئێمە فێر بووین کە سەلامە دەینەوە ئەنجا دەست بەرزەکەینەوە دوعاکەین. نا، ئەزانن دوعاکەیە کرێ، دوعا کاتێکە کرێ کە صلوات ئەدەی، صلواتی ئیبراهیمی ئەدەی، ئەڵێ الصلاة على النبي، دوای شەڵەی اللهم صل على سيدنا محمد كما صليت على إبراهيم. بۆ چکە ئیبراهیم تەمسیلی هەموو پێغەمبەرانی تەوحید دەکا. سەلام لە پێغەمبەری خۆمانەکی صلی الله علیه وسلم، سەڵەوات لە پێغەمبەری خۆمانەکی صلی الله علیه وسلم، ئاواش سەڵەوات لە ئیبراهیم ئەدەی. دوای چی ئەکەیت؟ سەڵەواتت دا. دوای سەڵەوات ئینجا دوعا ئەکەی، هەر دوعایەک ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا. هر دعائك أزاني أي كيت شكبو إستو صلوات الدعوة إنجا دعاء كانت قبولة لحضور إخوائي قوريا وسطابي بدستيكي زليل دستي برسكدو توا إست دعاء قبولة. لو أنا خلق يبلين ما مصاب ما مصاب زاني أم تحياتي كي ميخونين أم جور دانشني كي أم لتحياتا دانشين دانشنيكي زۆر ناتەندروستە. بۆ چونکە منەڵێ ننکەم چوو بۆ لای دکتۆر پێیوت نابێ لەسەر ئەرز ئاوادانیشیت و قاچە بنوشتێنیتەوە لەبەر ئەوەی کە بۆ چۆکت خراپە. لەبەر ئێستاکێنا دایکم یاخود نەنکم لە ماڵەوە لەسەر کورسی نوێژەکە ئەبینین الحەمدولیلا لە مزگەوتەکانیشە لەم سەر بۆ ئەو سەر لە دواوە ریزی کورسی دانراوە خەڵک لەسەر کورسی نوێژەکە. بینیوتانە؟ بەڵێ کورسیەکانتان بینیوە کە خەڵک نوێژی لەسەرەکە؟ بەڵێ هەر کەسێ لەسەر کورسی نوێژەکە نیوەی نوێژەکەی پێی بۆ نووسراوە، هەر کەسێ بە تەنیشتەوە نوێژەکە نیوەی نوێژی دانیشتنی بۆ نووسراوە، یعنی نوێژ نیوە ئەبێ، نوێژ ڕوبع ئەبێ. بەڵام بەداخەوە ئێمە بە پێشەوە نوێژەکەین وەلەم یوکتەب لەها ئیلا نصفەها. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئین ئەحەدەکم ينصرف من صلاته وەم لەم یوکتەب له ئیلا عشرە. هەندێکتان نوێژەکەی بەجێ ئەهێڵێ نیوەی نوێژەکەی بۆ نووسرێ یاخود یەک لە سەردەی نوێژەکەی بۆ نووسرێ. ئێوە دەچون ئیمتحانە؟ بەڵێ بە چەند دەرەچن؟ ئەبێت چەندتان هەبێت دەچن؟ بێ بەلانی کەم و 50 هەبێ لە 100. لە هەندێک کولی ئەبێ 60 هەبێ لە 100ەکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەندێکتان نوێژ بەجێ دەهێڵێ کە ئەوە حاڵی زۆر بەمانە هیچی بۆ نانووسرێ لە نوێژەکەی ئیلا نیوەی نەبێ، یعنی 50 هێناوە بە قەرار دەرچووە. الله ئەکبەر. یاخود یەک لەسەر 3 نوێژەکەی بۆ نووسراوە، یاخود یەک لەسەر 7 یاخود یەک لەسەر 10 نوێژەکە، یعنی بە جوانەکانیەوە چەندتان هێناوە لە دەکە؟ یەکتان هێناوە. کە چوویتەوە بۆ ماڵەوە باوکە پێتەڵێ چی؟ ئەڵێ ئەو نانەی چەند ساڵە ئەی خۆی پێ و حرام بێ یەکە بۆ من هێناوە لەدا. ئەو خوایە ئەو نیعمەتەی خوا کە ئەی خۆین پێمان حرام نەبێ لە نوێژەکانمانە دە لە 100 هێنین ئێمە.
حەقە پێمان حرام بێیان نا حەقە بەرە با بە پێوە نوێژەکانمان کەین ڕێک بوەستین ئەزانن توب ئەڵێ چی خۆشەویستەکەم توب ئەڵێ ئەگەر ئینسان دانیش لەسەر ئەرزا جومگەکانی نوشتانەوە ئەگەر سەوفانی هەبێ زەرەری هەیە قاچی نەخۆشی هەبێ زەرەری هەیە ئەمە چینێک لە بەحسە تازەکان وا ئەڵێن چینێکی تریش لە بەحسەکان ئەڵێن ئینسان ئەگەر قاچی ئازاری هەبوو ئەبێ زیاتر بیجوڵێنێ بۆ ئەوەی کە ئازارەکەی کەم کاتەوە یاخود بۆی نەخۆشەکەی کەم کاتەوە بۆیە من وەکو عەبدولواحید قەناعەتم وایە هیچ کاتێک خوای گەورە فەرزێ لەسەر عەبدێکی دانانێ بەتایبەتی ڕیشە چەرموەکانمان بەتایبەتی پیاوە پیرە نورانیەکانمان پێی بڵێ ئەبێ لە تەحیاتا بۆ من دانیشی دوعا زۆر بکەی تەسلیم بیت قاچە تون بنوشتێنیتەوە ئەگەر خێری بۆ ئەو عەبدەتیانە بێ مستەحیلە مستەحیلە خوای گەورە ئەم ئەمرە بە عەبدەکەی بکات ئەگە بزانێ خێری بۆ جومگەکەی تیانە بڵێ عەبدەکەم ئەبێ ئاوا بکەیت زەرەری بۆ تیا بێ هیچ کاتی قەناعەتم بەمە نییە ئەمەش مستەقبەل ئەیسەلمێنێ کەوانیە وەکو چۆن چەوریان لێ حرام کردین ئێساڵن کاکە گیان چەوری حیوانی زەرێکی نییە بیخۆن لە مستەقبەلی شاڵن کاکە گیان ئەو کەسانی سەوفانیان هەیە ئەو کەسانی جومگەکانی قاچیان ێشێ و ئەژنۆیان هەڵنایەتەوە با نوێژ بکەن با ڕاضەی نوێژ بکەن هەتا وەکو قاچیان چابێتەوە من مردوو ئێوە زیندوو ئەم قسەی هەڵگرن بۆ مستەقبەل ئەمە هەمی بحوسە ئەمڕۆ هێشتا تووبێک لایی نەبۆتەوە کە ئینسان ئەتوانێ قاچی بنوشتێنێتەوە یان نا بەڵام بینی کۆمەڵی خەڵک لەسەر ئێمەیان قەدەغە کردووە من وەکو خۆم قەناعەتم وایە لە غەیری شکاویە ئینسان ئەبێ وەکو خۆی قاچی بنوشتێنێتەوە بۆ ئەوەی کە تەواو جومگەکانی قاچ ڕێنجی خۆی وەرگرێ بە تەواوەتی بنوشتێتەوە بە تەواوەتیش بکرێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ئینسانە چەند جومگە هەیە چەند جومگە هەیە جناب دکتۆری دکتۆری برام چۆن زای 360 ها ئەحیا لە 360 جومگە هەیە بەڵێ چەند جومگە هەیە لە لاشەیە خۆشەویستەکەم 360 360 هی تۆ 360 ئا دەسە بۆم ببژێرە بزانم 360 تەواوەکەی باشە ئەی جومگە یعنی چی باوکە گیان جومگە یعنی دوو ئێسک لێک ئەدەن ئەی چەند ئێسکمان هەیە لە لاشەیە 206 ئێسکمان هەیە کە لێک ئەدەن 360 جومگە دروست دەکەن بە چەند ماسوولکە ئەجوڵێنرێن بە 640 ماسوولکە ئەجوڵێنرێن دەماری ماسوولکەکان لەکوێوە دێ 1 تریلیۆن دەمارە لە مێشکەوە دابەزێ بۆ ئەوەی کە بتوانێ ئەم ئینسانە بجوڵێنە و هەڵی سوڕێنێ سبحان الله هەتا ساڵی 1995 طب ئەیوو لە ئینسانە 340 جومگە هەیە هەتا ئەو کاتی برای خۆتان لە کولی طب بوو زۆر نییە ئەلحەمدولیلا گەنجمەوە چاوتان لێ نەبێەوە هەتا لە کولی طبیش بووم ئەیانوو لە ئینسانە 340 جومگە هەیە ئێمەش ئەمانوت حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گومانیشمان نییە لە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ 360 جومگە هەیە ئەیانوو 340 مان دۆزیوەتەوە ئەمانوو بچن بگەڕێن ئللا ئەبێ 360 بێ ئەم گیرفانمان کرد نەبوو ئەم لا نەبوو ئەم لا 20 جومگەمان قسان بوو ئەزانن 20 جومگەکەمان لەکوێ دۆزیەوە بۆ ئەوەی کە 360ەکە تەواوکە ئەزانن طب دوای بەحسێکی زۆر دوای تەشریحێکی زۆر 20 جومگەی لەکوێ دۆزیەوە هەتا وەکو 360ەکەی پێ تەواوکە 10 جومگەی لە گوێیە دۆزیەوە 10 جومگەی لە جۆکەی ترا دۆزیەوە 340 زائیدەن 20 یەکسانە بە 360 360 جومگە ئێستا لە ئینسانە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چی ئەرێم ئەمە حەدیث بیان ئاەت بخوێنمەوە 360 جومگە لە ئینسانە هەیە ها حەدیث بوو هی گیرفان بوو
یان ڕیوایەت بوو هاتبوو بێدەسی ئێمە گەیشت بوو یان موعجیزە بوو ئەمە پیاوێک لە بیابانێکا 1400 ساڵ لەمەوە پێش خەڵک نێزانی جومگە چییە بفەرمێ 360 جومگە لە ئینسانە هەیە هەر جومگەیە و لە ڕۆژێکا خێر و سەدەقەیەکی لەسەرە چی لەسەرە؟ سەدەقە بە دینار حسابیکەین یان بە دۆلار لەسەرتان 360 دینار بێن ئەگەر بە دیناری عادیش حسێ بیکەین ئەگەر خۆت و مناڵەکان تقریباً ڕۆژی 2000 دینار ئەبێ بەس زەریبەی جومگەبەی چونکە گریسەکرێ هەموو ڕۆژەیە هەموو جومگەیەکی ئینسان کڕکڕاگەی لەسەرە هەموو جومگەیەکی ئینسان ئاوی تایە هەموو جومگەیەکی ئینسان کەپسولێکی بە دەورەوەیە هەموو جومگەیەکی ئینسان بۆری خوێنی بۆچێ هەموو جومگەیەکی ئینسان دەماری بۆچێ هەموو جومگەیەکی ئینسان بۆنی خوێنی لێ دەرەچێ هەموو جومگەیەکی ئینسان لیمفی لێوە دەرەچێ هەموو جومگەیەکی ئینسان کڕکڕاگەی لەسەر بۆ ئەوەی کە یەکتری نەخوا هەموو ئەم جومگانە 360 جومگە ئەبێ هەموو ڕۆژێ گریسەکەی بەی زەریبەکەی بەی بێنە 360 دینارمان بەرێ 360 سنتمان بەرێ کەس لەژێ باری ئەمە دەرناچێ تیانی پێغەمبەری خوا چێ دەرەقەتی ئەمە دێ فەرمووی دوورکاتی نوێژی زوحا هەموو ئەمە لە کۆڵەکاتەوە دوورکات نوێژی زوحا بکە لە تەحیاتەکەیە دانیشە زۆر بمێنەرەوە سەلام بکە دوعا بکە الله ئەکبەر 360 جومگە زەریبەکەی و لە کۆڵکەوت کەواتە نوێش گریس و ریفرێش و پاکەرەوەی جومگەکانە نەک زەرەر و زیان بێ بۆ سەر جومگەکان لەبەرە لە منی وەرگرن هەر کەسێ سەوفانی هەیە با قاچ ڕانەکێشێ قاچی بنووشێن تۆ لە کاتی بیشی خاتە ژێر خۆی ئەزان بۆچی بیخاتە ژێر خۆی خۆشەویستەکەم مامە پیرەکان ئەزان تۆ بۆچی بە شەو هیلاکی تو ماندویت حەزەکەی هەستیت چونکە جەڵتە لە کاتێکا لە ئینسانەدا لە نزیکی نوێژی بەیانیایە خەوتووە دیقەت بن کاتی جەڵتە پێش سەعات 8 بەیانیە ئەمە بەحسێکە لە ئەڵمانیا کراوە قسەی گیرفانی من نییە جەڵتە پێش 8 بەیانی لە ئینسانەدا لە پیران زووتر لێ ئەدا هەر ماوەیە بخەوێ جەڵتە لێ ئەدا چکە بۆ خوێن لە قاچەکانیا ئەمەیە ئەبێ بە جەڵتە لەبەرەوە ئەبێ بڵێ باوەجان هەستە 2 سەعات تۆ خەوتووی هەستە تۆ ڕازە بکە بۆی کە جەڵتە لێ نەیە نا خوای گەورە پرۆستاتی بۆ دروست کردووە هەرێ بەخوا بێ نیوەشەوە هەر بەڕێی سەر ئاوە بم بۆی کە هەستێ قاچەکانی بجوڵێنێ هەستە سێ سەر ئاوێگەکە دوایی بە ناچاری دەستنوێژەکەی شکا بێستێ دەستنوێژێ بگرێەوە نییە کە دەستنوێژەکەی گرت اینجا دوورکات نوێژی دەستنوێژ هەیە دوورکات شەو نوێژ هەیە ئەبێ هەستێ بە ناچاری شەو نوێژەکەی بکە کە شەو نوێژی کرد قاچی ئەم گۆشتە گەورەیە کە خوێنی تیا ئەمەیە بە زۆری ئەی خاتە ژێر ڕانیەوە زەختی لێ ئەکا حەچی بۆری خوێنە فیشقا کاتەوە جارێکتر بۆ دڵ کۆ نابێتەوە ئینسان تووشی جەڵتە نابێ بۆیە لە کاتی نوێژە کە دانیشیت ئاوا ئەم قاچا خەیتە ژێر خۆت بۆیە ئەگاتان لێی بێ خۆشەویستەکەم نوێژ نەک نیعمەتە بۆ جومگەکان نیعمەتە بۆ هەموو لاشە سەحەتە بۆ هەموو لاشە بەڵام خۆزگایەک ئەم نوێژە خۆشە ئەم عیبادەتە خۆشە کە ئەمان کرد خۆزگایەکیش لەگەڵ یا بمانزانیایە ئەڵێن چی نەمانزانیوە نەمانزانیوە خوای لێمان مەگرە ئەی ئێستا زانیمانیان نا زانیمان چەند کەس تێگەیشت ئێستا تەحیات یعنی چی ها چەند کەس تێگەیشت الحەمدولله زۆر باشە لەمە دوا چۆن نوێژەکەین بەم ستایڵە تازەیە نوێژە تەقلیدیە کلاسیکە کۆنەکە لێگەڕێن ئەبێ نوێژێکی تازە بکەینەوە بەڵام ئاگاتان لێی بێ نوێژەکانی تر هەمووی مراجعە نەکەنەوە بە قەزا نەیجێڕنەوە ئەگەر خوا ڕەحمان پێ نەکا بێ هەمووی بە قەزا بجێڕینەوە بۆ چکە ئاگامان لێ نەبووە بەڵام قەینا ئینشەڵڵا لێرە وەرەقەیەکی تازە وەرەقەیەکی سپی بەڵکو خوای گەورە خراپەکانی پێشومان بۆ بگۆڕێ بە چاکە ئولائیکە الذین یبدل الله سیئاتهم حەسەنات خۆشەویستەکانم لە خزمەتتانە تێر نابم کات تەواو بوو ئێمەش بێ بگەڕێینەوە زۆر خۆشحاڵم لە خزمەتتانە ئەوەی باسم کرد باسی نوێژی خۆم بوو باسی نوێژی جەنابتان نەبوو من هەوڵمدا بڕیاریشمدا خۆم چاکەم ئینشاءڵڵا هەمووان پێکەوە بڕیارە دەین خۆمان چاکەین لەمە دووە
نوێژەکانمان لە ئەرزانە وەستێ لەسەر بەرماڵەکانمان نەبێ بەڵکو بەرز بێتەوە بۆ عەرشی خوای گەورە لەوێ سەلامەکە بکا و دواتر بگەڕێتەوە سەرزەوی. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.